زەنگی دووکەڵ و ژیان ڕزگارکردن. دووکەڵ ئەتوانێت خۆت و کەسوکارت بکوژێت پێش ئەوەی ئاگرەکە بگات پێت. تۆ چەندی زیاترت هەیە بۆ بەردەوامبوون لە ژیان دژی ئاگر گەرماڵەکەت زەنگی دووکەڵدا بنێت. لایەنی کەم یەک زەنگ لە هەر یەک ئاست لە هەر جێگای نیشتەجێبوونێکدا هەبێت. گەر تۆ زەنگی دووکەڵ دانەناوە لە ماڵەکەتدا، تۆ ئەتوانیت داواکاری بکەیت و بەبێ بەرامبەر بۆ دادەنێن لەلایەن خزمەتگوزاری ئاکروژێنەوە. هەرچەند گەر تۆ زەنگی دووکەڵت هەبێت، ئەتوانیت تۆ بە خانزاج وەرگرتن لە سەلامەتی ئاکرکوژێنەوە برادەرانی بۆ ئەوەی چەیکی ماڵەکەت بکەن بۆ زیاتر سەلامەت و بەبێ بەرامبەر. ئاگرکوژێنەوەی باشووری وێڵز و خزمەتی ڕزگارکردن لە ئاگر ئاواتەخوازە و دەڵێت پێت کە هەموو ماڵێک لەم کۆمەلگایە ئێمەدا هەموو بە یەکسانی کەڵک لە خزمەتگوزارەکانی وەربگرن. زەنگی دووکەڵ بە هەموو زمانێک قسە دەکات و بۆ هەموو کەسێکە بۆ پاراستنی ژیان. بۆ چەیەکی بێ بەرامبەر تکایە تەلەفۆن بکە بۆ ئەم ژمارە 0800 169 123 4.